کتێبی گەشتێک بەناو ڕۆژگارە بەسەرچۆکاندا گوزەرێکە بەناو یادەوەریەکانی یەکێک لە شاعیر و شانۆنامەنووس و نووسەرەکان کە ئەویش معتەسەم شێخ ڕەشیدە کە جگەلەوەی کە گوزەرێکە بەناو یادەوەریەکانیدا نووسەر خاوەنی چەندین نووسینی ئەدەبی و تێکستی شێعری و هەروەها شانۆنامەی شانۆی شەبا بڵین. یادەوەریەکانی من گزارشت لە باری کۆمەڵایەتی و سیاسی سەردەمی منەکە کە لە ساڵی پەنجاکان و بۆ 60 تا 80کان یعنی گزارش لەو باری و دۆخەکە کە ئێمە وەکو خێزانێک بەناو بەو دۆخە تێپەڕێوین. هەروەها ئاماژە بە ماندووبوونی منەکە لە بواری ئارکۆلۆجی و تەنقیباتە لە چەند شوێنەوارێکی ناوڕاست و خواروی عێراق و کوردستان کە زۆربەیان برێتیە لە ئاسەواری کاشەکان کە بنەچەی کوردن و هەروەها ئاماژە بە کۆمەڵێ شێعر و هەڵەبجە کە شانۆگەری تاوانی دەرەبەک شانۆگەری قاسم بکوژرێ ئەوەم ئامە کردووە و من دوای ئەوەی کە خانەنشین کرام چەنەها بابەتم نووسی و یەکی لەوانە تاکە پێڵاوە بەجێما وەکەی شەهیدێک نووسینێکی ترم سەرخێڵ و پاڵتاوە خوێناویەکەی باوکی و چەنەها چیرۆکی تر لەو بارانم ئامادە کردو و نووسیومە.